سلااو بەڕێزان دۆسی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز ڕەنوو جافایە یەکەم کچە کورد لە بواری ئەندازیاری فڕۆکەوانیە کاری کورد و خوێندوێتی سەرەتاش بەخێراتن یەکەین بەخێر بێ ڕەنوخان زۆر سپاس ماڵەکەم بۆ پرسیارە دەست بە یەکەم ڕەنوو جاف کێیە؟ من ناوم ڕەنوو جاف یەکەم کچە کوردی ئەندازیاری شاکردنەوەی فڕۆکەم و لە هەمان کاتا خاوەنی براندی ڕەنوو جافم کە ئەمە بەرهەمەکانمە کە لێرە دانراون بریتین لا عەبا و قەفتان و گەلەپیە و یعنی جگەلەوەی کە یەکەم کچە کوردی ئەندازیاری فڕۆکەم لە هەمان کاتا دیزاینەری براندی ڕەنوو جافیشم. زۆر باشە سەرتا باسی ئەومان بۆ بکەیت چۆن بوو بڕیارتدا دەست بکەیت بە خوێندنی ئەندازیاری فڕۆکەوانی؟ بەڵێ من خۆم خولیام هەبوو بۆ فڕۆکەوانی حەزم لێی بووە دایم متابعەم کردووە دوورا و دوور ڤیدیۆکانیم سێر کردووە خوێنومەتەوە لەسەری بەڵام کە ئاگاشم لێ بوو ئەم بەشە کراوەتەوانێ و فرسەتەم لە دەست خۆم نەیە کە هەم ببم بە یەکەم کچە کورد و هەم بچمە ئەو مەجالەوە کە حەزم لێتی و دەستم فێ کرد و خۆشحاڵانە سەرکەوتوو بوو. زۆر باشە پێم وا بێت جگە لەم بەشە لە هەمان کاتە ئەندازیاری بەشێکی ترت خوێندووە. بەڵێ ئەندازیاری نا ئەندازیاری فڕۆکەوانەکەم بەجیا خوێن و بزنس ئینفۆرمیشن مانجمنتیشم تاو کرد. بەڵێ قورس نییە بۆ تۆ لە کاتێکە لە هەمان کاتە دوو بەشی جیاواز بخوێنی؟ بەڵێ زۆر قورس بوو و چونکە 2 ساڵی ئەخیریشی بەیەکەوە بۆ هەردووکان هەر زۆرتر قورس بوو بۆم چونکەم ڕۆژەکانم بەشە کرد نیوەیم ئا بە بەشێکان و نیوەی بە بەشەکەی تر ڕاستە زۆر قورس بوو هیلاکێکی زۆرم بینی خەوم نەبوو چونە دەرەوەم نەبوو یعنی هەموو شتێکی خۆشم لە خۆم کرد بوو بەس حەمدولیلا نەتیجەکی باش بوو چونکە حەزم لێ بوو بۆ خۆمم ئاسان کرد بوو. بێگومان لەگەڵەوەی کە خۆت هەوڵیاوە پاڵپشتی خێزانەکەش بەشێکی گرنگ بووە لەوەی لە سەرکەوتنەکانە خێزانەکەت چۆن پشتگیریان کردویت؟ زۆر پشتگیرم بوون یعنی ئەتوانم بڵێم هەموو ئەو خۆشیانی من لە خۆم مەحروم کرد بوو ئەوانیش لەبەر من کردبوویان بەس بۆی من هەستی پێ نەکەم کە من سعیم هەیە من دەوامم هەیە بێتاقەتی ئەوە بم یعنی هەتا جار هەبوو پێم وتن ئەو ڕۆژێ من تەخەڕۆجەکەم حەقە هەمووتان کڵاوەکە لەگەڵ من هەڵەن چونکە هەمووتان لەگەڵ من هیلاک بوون لێرە زۆر سپاسی هەمویانەکەم کە ئەوە پشتگیری منیان کردووە. باباسی بەشی فڕۆکەوانەکەت بکەین پێم وابێت دوو بەشە هەم فڕۆکەوانی ناو تەیارە هەیە و فڕۆکەوانی سەرزەویش چاکسازی فڕۆکەوانی سەرزەویش هەیە تۆ کەم بەشیانت خوێندووە؟ ئێمە خۆمان ئین جەنەڕاڵ ئەخوێنین هەمووی ئەخوێنیت بەعام دوای ئەوە ئەکەوێتەوە سەر ئیشی خۆت کوێ هەڵەبژێریت چ بەشێک هەڵەبژێری ئەوە لە کاتی ئیشکردن تا دیار بێ بەڵام وەکو خوێندن هەمووی و پێ ئەخوێنرێتەوە. لەو ئەکادیمیایە تەنها خوێندنەکەتان بۆ چاکسازی فڕۆکەوان بۆ یان بۆ بەشی فڕۆکەوانی ینی ببی بە فڕۆکەوان یان تەنها بۆ چاکسازی فڕۆکەکە بووە؟ نا من کە هەندەسەی تەیرانم هەڵبژاردۆ بەس لە مەجای هەندەسەکە خوێندومە فڕۆکەوانەکە ینی ببی بە پایلۆت ئەوە جیا بەشێکی ترە من هەر ئەندازیارێکە بوو نامەرج نییە کەس هەبووە حەست بکات لەو بەشەی تۆیە بخوێنێت لە هەما بەشە بەڵام ڕێگری هەبێت یان نتوانێت بەلای قورس بچکە کە ئەڵێن میکانیک زۆر وردەبینەوە باشە وەکو ئەندازیارێکی تر نییە تا ئێستا بەرگێت کەوتووە کەسێکە بێ بڵێ من حەزم لێ بەڵام ناتوانم؟ بەڵێ هەیە من خۆم هەر لە پێیجەکەما زۆر خەڵک مەسجیان بۆ نردوم پیانوتم زۆر حەزمان لێتی ئەمانەوەی بخوێنین ماڵەوە ناهێڵن ئەڵەنەوە ئیشی کچ نییە بۆ پیاوە بێ و ئیشە یان هەبووە نازانم ئیتر زۆر کەس هەبووە ڕێگری لە بەردەما بۆ بەڵێ هیوادارم هەمویان بتوانن ینی بگەنە ئەو شوێنی کە حەزی لەکەن چونکە زۆر مهمە حەزل لە ئیشێک بێت تۆ ڕێک ئەو شتێک کە حەز لەیەتی سەرکەوتو ئەبیتە بۆی هیوادارم ئەوانی حەزێکیان هەیە بۆی بربەستەکانیان نەمێنەوە بتوانن بخوێنن. بابین لەسەر باسی ئەمانە ئەم دەستڕەنگینیانت چۆن بوو دەست کرد بەم دەستڕەنگینیانات لە کاتی خوێندنەوە هەر بەردەوام بووی لەم کارەت یان لە توێ خوێندنەوە دەست کردووە بەم دەستڕەنگینیانە؟ هەر لە پێش خوێندنی بزنسەکە شەوانێ حەزم لێ بوو دایم شتەکانم جیاوێ جلەکانم دەستکاریە کرد شتیکەم پێوە ئەکرد لە کورتەکانم جلی دەرەوەم ینی هەمووی دایم یەک تاچی خۆمم ئەیە شتێکم پێوە کرد بۆی جیابێت اینجا دوایی زانیم کە ینی شتێکم تیا ئەتوانم بۆ نمونە پارچەیەکی جیا دروستکەم کە خەڵک ئاوڕی بۆ باتەوە حەزی لێبێت کردم بە بزنسێکی بچووک چونکە بزنسەکەشم تاو کردو زانیم چۆن دەست پێ بکەم ئیتر دەستڕەنگینیەکە و بزنسەکە هەردووکی کۆی کردمەوانێ و شکورتوانیم براندێکی سەرکەوتو دروست بکەم. قورس نییە لە هەمان کاتە ئەم شتانە هەمووی کۆکەیتەوە؟
قورسە زۆر بەس لە عیدن کاتی شاڵم یعنی ئێستا ئێمە گەنجین ئێستا قوتمان هەیە یعنی لەم کاتا خۆمان مەشغوڵ نەکەین و مەجموعەیە ئیشی قورس نەکەین کەی بیکەین. پێما بێ لە ئێستا خەڵکی بە تایبەتی ئەم زیاتر بۆ ژنان و کچان پێشوازی لەم جلانە بە شێوەیەکی زۆر باشەکرێ و کوچلی کوردی تەعاملی لەگەڵەکەن. ئێستا خەڵکی چۆن ئەمانە بەکارێنێن ینی زۆر بەکاری ئەهێنن زیاتر بۆ چ بۆنێک بەکاری ئەهێنێ؟ پێشتر بەس ڕەمەزانان ئەیان کرد یاخود بۆ مەولوو بەس ئێستاوای لێ هاتۆ بۆ چونە دەروی ئێوارانیش ئەکرێت بۆ نمونە پاشتێلانەیەک پارتێکی بچووکی ڕەفیقکە کۆ ئەبنەوانێت دیقەتم ماوە بۆ ئەوانش لەبەرەکرێت چونکە جلەکە یعنی قەفتانەکان گەلەبەکان یەک پارچەین خۆشە هیچیکی ناوێت لەگەڵی بەکاربێنی و عەباکانیش چونکە زۆر سوکەڵەیە لە بەراو یەکسەر ئەکی بەسەر پارچەیەکی کەیە هەستەکەم خەڵکەکە بەلایەن و خۆشترە جوانتر بۆیان ڕێەکەوێ و ئێستا ئەتوانم وەکو ئەڵەیت بە قەرجلی کوردی بەکارەهێنرێت ئێستەوە پێشوازی لێکرا لە ناو خەڵکەکە. جلەکان خۆش ئەیان دووری دیان خۆ بەس دیزاینیان ئەکەیت و ئەیان نەخشێنی؟ نا من نایدورم درومان هەر ناجدانم بەس خەیاتم هەیە من بەس دیزاینەکە ئەەکەم و چەند خەیاتێکم هەیە یەکێک لێرەیە هەمە لە بەغا لە سووریا و کویت من دیزاینەکانیان ئێمێ و قماشەکان لەکوێ بۆ ئەو دیزاینی من باش بێت بەوەیان ئەڵم کە بۆم بتورێ و بۆم بنێرێتەوە. چۆن فکری ئەم جلانت بۆیت سێری شوێنی تر ئەکەیت بۆ فکرەکەیان هەر خۆت فکری ئەم دیزاینکردانت بۆیت؟ بەڵێ وەکو دیزاینەکان خۆم ئەیان کەم یعنی فکرە لە شوێنیکەوە وەرناگرم هەرچەنە بەعام ئەم تایپی جلە خوان لێ کۆ نزیکن یعنی عەبا هەمووی یەک دوورینە مەگەر تۆ خۆت لە نەخشەکەیە لە ڕەنتێکەڵکردنەکەیە یان لە چنینەکەیە دەستکاری بکە ئەگینەوەکو دوورین عەبا هەمووی یەکنەوە گەلەبێ یەکنەوە مەگەر تۆ خۆت تەفاسیلێکی بۆ زیاد بکەیت وەکو یعنی وەرگرتن بیرۆکە وەرگرتن مەگەر لە ڕەنتێکەڵکردنە سێری شوێنی کە بکەم دووڕەنی جوان ببینم بەیەکە و منیش ئیشی لەسەر بکەم. ئەوەی سەرنجیشم ماوە شتەکان شتی زۆر بەسیتن بەڵام شتی زۆر جوانیان لێ دەرچووە. ڕاستە زۆر سپاس وەڵا حەز ناکەم زۆر قەرباڵغ پێشتەکان بەعام خەڵکی زۆر حەزی لە شتی قەرباڵغ نییە پارچەم هەیە تاکوتەرا کە زۆر ڕەناوڕەن و زۆر قەرباڵغا بە زۆکوتر خەڵک چونکە یعنی ئێستا وای لە هاتۆ ڕۆژانە بەکارەهێنرێت حەزەکەن شتێکی ناسک بێت سادە بێت. ئەمانە زیاتر مورکی عەرەبیان پێوتارکالین گەلەبی هەمومان لە عەرەبەوە ئەمانەمان بیستووە تا چەند بڕیارت داوەیان فکرت بۆ هاتووە کە قماشی جلی کوردی هەیە لە ئێستا بۆ نمونە سرکەی تێکەڵی جلەکانتی بکەی یان مۆدێلات بۆ قماشی سرکەی دروستکە یان هەر جۆرە قماشێکی تر بێت یاخود دیزاینکردنی جلی کوردی ئەوش بەشێکی ترە کە بتوانی تۆ لە دیزاینەکان تا بەکاری بهێنیت تا چەند ویستوتە کار لەسەر جلی کوردی و قماشی کوردی بکەیت؟ زۆرم پارچە هەیە کە قماشی کوردیم تا بەکارهێناوە هەر یەکەم کۆلێکشن کە دەستم پێ کرد بە سرکەی و بە جاجم دەستم پێ کرد کە ئەوە هەردووکی سێریەکە یەکسەر کوردایەتی تایە ڕێکەزایم قماشە کوردیان پارچەیە کوردیە کۆلێکشنی یەکەمم هەڕێک بە قماشی کوردی دەست پێ کرد ئێستاش چەند پارچەیەکی کەم لە بەردەستایە کە ئەتوانم بڵێم نیواونی و من شتەکەم کردووانی چەند پارچەم دروست کردووە کە مۆرکێکی عەرەبی پێوە دیارە ئەوە نەشم پارچە هەیە کە بە قماشی کوردی کردومەتەوانێ. لە ئێستا بەرهەمەکانە بۆ فرۆشتنن یان تەنها دروستیان ئەەکەیت و جارێک بۆ فرۆشتن نین؟ بەڵێ بۆ فرۆشتنن من دایم هەمووی یەکی نمونەیەکی لە دروستەکەم بۆ خۆم کە ئەوە ئیتر ڕسمی ئەگرم و عەرزیەکەم ئەوەی کە بیەوێت بۆی دروست ئەەکەمەوانێ ئەو پارچەیە کە خۆمێکم چونکە بە قیاسی خۆیان بۆیانەکەم و لە ئێستا بەس ئۆنلاین ئیشەکەم ئیشەڵا ماوەی کتر بوتیکێکی بچکۆ لەدانێ. وەک ژنێک هەم کاری بزنس و کاری ئەندازیاری فڕۆکەوانی و ئەکەیت هەمیش ئیشی دەستڕەنگینیت هەیە تایبەت بە خۆت و بەرە ئەچیت بەرەو ئەوەی کە دوکانێکی خنجیلانە بە خۆت دانیت بۆ ژنانەی کە لە ماڵەوە یاخود خوێندنێکیان خوێندووە و دەستیان نەکردووە بە کارێک کە تایبەت بێ بەخۆیان چیت هەیە بۆ ئەو ژنانە؟ ئێمە بەڕاستی ئاگاشمان لە زروفی هەموو کەس نییە هەیە خێزانەکی ڕێگرە لە بەردەمیە و هەیە یعنی من خۆم خەڵک بۆ مەسجی بۆ ناردوم ئەڵێ منیش فکری زۆر جوانم هەیە ئیش بکەم منیش دیزاینی جوانم هەیە بەس یعنی بارەماتیەکەم یارمەتیم نایەن خێزانەکەم ناهێڵێت هیوادارم ئەوەی کە خێزانەکی ناهێڵێت بەعکسەوە یارمەتیان بن پێشیان بخەن پشتیان بگرن
زۆر گوناحەیەکێک بەهرەیەکی تیابێ شتێکی پێبێت تۆ بکەیتەوانێتە بەعکسەوە هیوادارم خێزانەکانیان زۆر پشتگیریان کەن قووەتیان بنێ و ئەوانش کە لە باری مادیەوە ناتوانن کەسانی زۆرمان هەیە کە حەمدلله باری مادیان بەرزە و باشە هیوادارم دەستی ئەوانە بگرن کە بزنزێکی بچووکیان پێەیە یارمەتیان بەن شتێک پێشکەش بکەن و هیوای سەرکەوتن بۆ هەر هەمویان. وەکو ژنێک چیت هەیە بۆ 8 مارس تایبەت بەو ڕۆژە؟ زۆر پیرۆزیەکەم لە هەموو ژنانی کورد و هەموو ژنانی دنیا ژن ڕسمێکی زۆر جوانە لە دنیا و ئەوان نەبن هیچ شتێکی خۆش نابێت ئیشەڵڵا هەمویان تەمەندرێژ بن لەش ساغ بن و هەرچیەک شتێکی بچووکیشی پێ لە خۆیان هیوادارم دەری بخات و جێدەستێکی خۆی هەبێت لە دنیا. تا چەند گرنگە لە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی ئەو ئیشانەی کە هی پیاوانە ژنان دەستی بەنە ئیتر ببنە ڕێچکەشکێنێک بۆ ئەوەی کە جیاوازیەک نەبێت لە ئیشکردنی نێوان ژنان و پیاوانە. بەڵێ ئێستا خۆی تا حدێک باشتر بووە ینی حەمدلله هەستی پێ یەکەم باشتر بووە زۆر وەکو ئەوسا نەماوە هەرچەنە من لە یەکەمەوانە کە ئەو بەشەم خوێن زۆریان قسا کرد ئەوە کەی ئیشی کچە ئەو بەشەکەی بۆ ژنە بێت و بە کەڵکناوە ئیشی پیاوە و یعنی هەتا زوو سێریانە کردم تخوا ئەو دەست و پلەی ئەوەیە و ئیشە بکانی قسەیان زۆرە کرد بەس بەڕەئی من بایترە شتە نەمێنێت یعنی لەوانەیە ژنێک کە ئەمەنە حەزی لەو ئیشە بێت و ئەمەنە ڕۆیشت بێتە قوڵای ئیشەکۆ لە دە پیاوی تر زۆر ناجەحتر بێت لەو ئیشە بۆ هیوادارم سێری ئەو شتە نەکرێت کە ئەمە ژنەیان پیاوە ئیشی ئەوەیە ئیشی ئەو نییە مهم خولیاکی ئەو کەسەیە بۆ ئەو ئیشە مهمەیە تا چەند زیرەکەتیا و تا چەند قوڵە بێتەوە. باش دەستەکانە خۆش زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆتۆ بەم شێوەیەش هاتینا کۆتایی گفتوگوی ئەم جارەمان هەتا دۆسیەکی تر بەخواتان نەسپێنی خۆتان لەگەڵ.